بناوی خواهی گەورە و میهرەبان بەڕێزان زۆر بەخێر بێن سپاسی ئامادەبوونی هەر هەمووتان دەکەم. جێی شانازی و دەستخۆشیە کە دەبینین پرۆژەیەکی وا بە ستانداردێکی نێودەوڵەتی بە توانایی ئەندازیارانی کوردستانی و کۆمپانیایەکی خۆماڵی جێبەجێ دەکرێت. پیرۆزە لە هەموو خەڵکی کوردستان و بەتایبەتی خەڵکی هەولێر من دەستخۆشی لە کۆمپانیای جێبەجێکار کۆمپانیای هێمن گروپ دەکەم بۆ ئەم کارە جوانەی کە ئەنجامیان داوە و هیوادارم بتوانین لە داهاتوو بەشەکانی تری ئەم شەقامەی 150 مەتریش تەواو بکەین کە هەموو بازنەکە بەیەکەوە بەسرێتەوە. بێگومان دروستکردنی ئەم پرۆژەیە ئاسانکاریەکی زۆر دەکات بۆ هاوڵاتیان ئەوانەی کە لە پارێزگاکانی ترەوە وەکو دۆک و سلەیمانی دێن بۆ هەولێر بەبێ ئەوەی بڕۆن بۆ ناوشار دەتوانن هەر بەم شەقامە سەفەر بکەن و ڕێگەیان ئاسانتر بێت و خێراتر بێت. ئاسانکاریەکی زۆر بۆ کاری جوڵەی بازرگانی دەکات و هەروەها جەنجاڵی و قەڵەباڵغی بۆ هاوڵاتیان کەم دەکاتەوە. هیوادارم هاوڵاتیان ڕەچاویەوە بکەن کە ئەم شەقامانە بۆ خزمەتگوزاری ئەوانە و ئەبێ ئەوانیش لە تیژڕەوی خۆیان بپارێزن و ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ پۆلیسی هاتوچۆ لە بەرچاو بگرن بۆ پاراستنی ژیانی خۆیان و کەسوکاریان و ئەو خەڵکانەی تریش کە لەسەر شەقامەکە هەن. بەرنامەی کردنەوەی ئەم پرۆژەیە ماوەیەکە دانراوە، هەرچەندە لە ماوەی ڕابردوو بەداخەوە تووشی هەندێک ڕووداوی نەخوازراو بووین. بەڵام پێمان باش بوو ئەم بەرنامەیە دوانەکەوێ لەبەرەوەی پێشانی هەموو لایەک بدەین کە ئیرادەی بەهێزی گەلەکەمان و حکوومەتەکەتان بەردەوام دەبێت کە ئێمە ئەو کارە خزمەتگوزاریانە ئەنجام دەین لە کاتی خۆی و هیچ شتێک نەتوانێت بمان وەستێنێت. ڕاستە لە زۆر ڕوویەوە هەوڵیەوە دراوە کە ڕێگریمان لێ بکرێ لەوەی کە بەرنامەی حکوومەت جێبەجێ بکەین کارە خزمەتگوزاریەکان وەکو خۆیان جێبەجێ بکەین. هەندێکی بە ئەنقەز بووە، هەندێکی ڕووداوی نەخوازراو بووە، بەڵام سەرەڕای ئەمە هەمووی ئێمە بەردەوام دەبین لە جێبەجێکردنی بەرنامەی خزمەتگوزاری بۆ هاوڵاتیان و ڕوبەڕووی هەموو قەیرانەکانیش دەبینەوە و پشتمان بە خوای گەورە قایمە و سوپاسی پشتیوانی بەردەوامی خەڵکی هەرێمی کوردستانیش دەکەم لە حکوومەتەکەتان کە بەردەوام ئێوە هاندەر بوون بۆ ئەوەی ئێمە ڕوبەڕووی هەموو ئەو قەیرانانە ببینەوە. بەداخەوە بینیمان لە ماوەی ڕابردوو دیسان کوردستان موشکباران کرا و ڕوبەڕووی هەندێک هێرشی ناڕەوا بووینەتەوە کە بیانۆی جیاجیا دۆزراوەتەوە بۆی پەلەماری خاکی هەرێمی کوردستان بدرێ و پێشێلی سەروەری خاک و نیشتیمانەکەمان بکرێ کە ئەمە بە هیچ شێوەیەک هیچ جۆرە کێشەیەک چارەسەر ناکات و هیوادارین ئەم جۆرە پێشێلکاریانە کۆتاییان پێبێت. ئێمە بەردەوام بووین لە قسەکردن لەگەڵ حکوومەتی فیدرالی عێراق و ئێستا جارێکی تریش داوا لە حکوومەتی فیدرالی عێراق و کۆمەڵگەی نێودەوڵەتی و نەتەوەیە گرتووەکان دەکەین کە سنوورێک بۆ ئەم هێرشە ناڕەوانەی کە دەکرێنە سەر خاکەکەمان دابدرێت و ئەم دەست درێژیانەی کە دەکرێنە سەر وڵاتەکەمان کۆتاییان پێبێت. ئێمە بەردەوام دەبین لەوەی کە کارە خزمەتگوزاریەکانی خۆمان ئەنجام بدەین، ئێمە ئەجەندای حکوومەتەکەی خۆمان جێبەجێ دەکەین و دووبارەش هەموو دراوسێ و وڵاتانی دراوسێمان دڵنیا دەکەینەوە کە کوردستان شوێنی سەقامگیریە، کوردستان جێی مەترسی نییە و بە هیچ شێوەیەک ئێمە نامانەوێت سەقامگیری و ئاسایشی هیچ وڵاتێک تێک بچێت و هیوادارین ئەوانش هەر بە هەمان چاو سەیری دۆستایەتی کوردستان بکەن، خەڵکی کوردستان بکەن و پاڵپشت و هاوکارمان بنەوەی بە هاوکاری و پاڵپشتی بەدیدێ بێگومان بە چاوی گومانەوە بەدینایەت. بۆیە ئێمە ئەو دەستی دۆستایەتی کە درێژەکەی هیوادارین لایەنەکانی تریش هەر بەو چاوە وەکو دۆستێک مامەڵەمان لەگەڵ بکەن و بە هەموو شێوەیەک ئێمە سەرکۆنەی هەر جۆرە دەست درێژیەک دەکەین کە دەکرێتە سەر
خاکەکەمان. لە لایەکی ترەوە بینیمان کە بەداخەوە دوو ڕووداوی زۆر ناخۆش و دڵتەزیان ڕوویاندا، یەکێک لە سلەیمانی، یەکێک لە ئەولێرەویش بە هۆکاری تەقینەوەی غاز کە ئەمە وای کرد ئێمە چەندین کۆبنەوە بکەین لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان و بڕیاری پێویست وەربگرین. من لێرە جارێکی تر سەرخۆشی لە قوربانیانی ئەم دوو کارەساتە دڵتەزێنە دەکەم. هیوادارم جێگەی شەهیدان بەهەشتی بەرین بێت و ئەوانەی کە برینداریشن ئینشاءالله خوا زوو شیفایان بدات. ئەوەی لەسەر حکوومەت بووە بۆ یارمەتیدان کردوێتی و بەردەوام دەبین و هەرچیش پێویست بێ بۆ یارمەتیدانی ئەوانەی کە بوونەتە قوربانی یان پێویستیان بە هاوکاری حکوومەتە بەردەوام دەبێت لە جێبەجێکردنی ئەرکەکەمان. لێرە ئەوەی پێویستە من باسی کەم ئەمەیە، حکوومەت هەموو هەوڵێک دەدات بۆ جێبەجێکردنی ئەرکەکانی خۆی، بەڵام هەندێک شت هەیە ئەرکی هاوبەشە، بەرپرسیارەتی هاوبەشە. حکوومەت ڕێنمایی دەردەکات، حکوومەت ئاسانکاری دەکات، حکوومەت کارە خزمەت گوزاریەکانی خۆی دەکات، بەڵام وەکو هاوڵاتیش بەرپرسیارەتێکی لەسەرشانە کە ڕێنمایەکان وەکو خۆیان جێبەجێ بکەن. بەداخەوە بیستومە کە هەندێک لەو ڕێکارانەی کە خەڵک گرتوێتە بەر بەبێ ئەوەی ڕخسەت و دەرفەتی کار لە حکوومەت وەربگرێت یا ڕێنماکانی حکوومەت و وەزارەتە پەیوەنددارەکان جێبەجێ بکەن لە خۆیانەوە هەندێک کاریان کردووە کە بەداخەوە هەم ژیانی خۆیان هەم ژیانی خەڵکێکی تریان خستووەتە مەترسیەوە. من داوام کردووە لە وەزارەتە پەیوەنددارەکان کە لێکۆڵینەوەیەکی ورد لە هۆکاری ڕووداوەکان بکەن و بزانن لەکوێ ئێمە دەتوانین یارمەتی بدەین بۆ ئەوەی نەیەڵێن جارێکی تر ڕووداوی وە دڵتەزێن ڕوو بدات یان خوا نەخواستە تووشی کارەساتێکی تر ببینەوە. وەیە پێویستە هەم حکوومەت هەم هاوڵاتی لە نزیکەوە هاوکاری یەکتر بن، هاوکاری یەکتر بکەن و ئەوەی لەسەرشانی هەر هەمومانە هەر یەکێک بەپێی بەرپرسیارەتی خۆی کارەکان بکات. ئێمە ناتوانین لەلایەک بە تەنیا هەموو شتەکان بکەین، هەمومان بەیەکەوە دەتوانین هاوکاری یەکتر بکەین بۆ باشترکردنی بارودۆخی وڵاتەکەی خۆمان. خاڵێکی تر کە دەمەوێت ئاماژەی پێ بدەم پەیوەندیەکانی بینی هەولێر و بەغدایە. ئێمە دوای ئەوەی کە حکوومەتێکی نوێ پێکاتووە هەموو هەوڵێکمان داوە لەگەڵ حکوومەتی نوێ پەیوەندیەکی پتەوتر و باشتر دروست بکەین و ئێستا پەیوەندیمان لەگەڵ جەنابی سەرۆکوەزیران باشە، لەگەڵ ئەم حکوومەتە لە قۆناغێکداین کە ئامادەکاری دەکەین بۆ جێبەجێکردنی ئەو ڕێککەوتنەی لە نێوانماندا هەیە. ئێمە ڕێککەوتنێکمان هەیە لەگەڵ حکوومەتی ئێستای عێراق بۆ چارەسەرکردنی ئەو کێشانەی بینی بەغدا و هەولێر هەن. هیوادارین لە کاتێکی زوودا شاندەکەی ئێمە سەردانی بەغدا بکات، هەر بۆ زانیاری ئێوار وەکو بیستیشتان. دوێنێ بەڕێز جەنابی سەرۆکی هەرێم سەردانی بەغدای کرد هەر بۆ هەمان مەبەست و ئێمە شاندی وەزاری و تەکنیکیش ئامادەن کە بڕۆن و خۆشم ئامادەم هەر کاتێک پێویست بێ سەردانی بەغدا بکەین بۆ چارەسەرکردنی ئەم بابەتانەی کە هەن و من ئومێدم وایە دەتوانین لە کاتێکی زووشە چارەسەریان بۆ بدۆزینەوە. ئەوەی گرنگە ئەمەیە کە ئەوەی بەیەکەوە دەتوانین بیکەین لەگەڵ حکوومەتی فدرالی بێگومان لە دوورەوە ناتوانین بیکەینیان بە دابڕان لە یەکتر ناتوانین بیکەین. هاوکاری دوولایەنە زەرورە بۆ پێشخستنی وڵاتەکەمان، هاوەهەنگیکردن لەگەڵ یەکتر، هاوکاری و پشتیوانیکردنی یەکتر دەتوانێت سەرکەوتنی گەورەترمان بۆ دەستەبەر بکات و ئەمە دەتوانێت هەم وڵات لە ڕووی ئابووریەوە بەرەو بوژانەوەیەکی زیاتر ببات، لە ڕووی سیاسیەوە سەقامگیریەکی زیاتر بەرهەم بێنێت و لە ڕووی ئاسایشی نیشتیمانیشەوە ئێمە دەتوانین هەنگاوی زۆر باشتر بهاوێژین. لە کۆتاییدا من جارێکی تر سپاسی هەمووتان دەکەم، سپاسی کۆمپانیای هێمن گروپ دەکەم و ئەم دەستکەوتە گەورەیەش لە هەموو خەڵکی کوردستان و خەڵکی شاری هەولێری خۆشەویست پیرۆز دەکەم. ئینشاءالله هەر سەرکەوتوو بن و کوردستانیشمان هەر ئەوەدام.